کەوتە پشتی لێیدا لە کاتی موشک تێگەردن موشکەکەی ئیشی نەکرد دۆشکەشی تیانە سی خۆی 15 کام وڵاتانە تێوەگلان لە یارمەتیدان هەم بە عێراق هەم بە ئێران لەو سەردەمەدا چی هاوکاریەکی عێراق و ئێرانیان دەکردن و کێ بوونە وڵاتانە ئەو وڵاتانەی کە بڵێن هاوکاری ئێرانیانە کرد چین کۆریا رووسیا لە بیدایەت چڕەکە لە وڵاتانی عەرەبی سووریا بە دەرەجەیەک و لیبیا باڵێ دا لە ناوەڕاستە ئەمریکا و ئیسرائیلیش ئەمریکا و ئیسرائیل کە ئێستا دوژمنی سەرسەختی ئێران بەڵێ هاوکاری ئێرانیانە کرد چی هاوکاریەک بوو موشکی تاو وەکو بەجەنابتم وت ئێران 4000 موشکی تاوی هەبوو لە 2 ساڵ یەکەمە کۆتایی پێهات ئەو موشکانەیە ویست لە ئاسیا هیچ وڵاتی و موشەکەی بەکار ناهێنا لە ئیسرائیل و ئێران نەبێتن کاتەوە ڕاستاڵێن ئیسرائیل هاوکاری ئێرانی کردووە لە سەتاسات ئێران کۆنترا عملیاتەکە ئەگەرەتەوێ باسی ئەوەت بۆ بکەم چۆن کەشف بوو ئەمیشە باشە وەڵا حەزەکەم ئیرانی هاوکاریکردنی ئیسرائیل بۆ ئێران چۆن کەشف بوو ئەمریکا چۆن کەشف بوو باش ئیران کە پێڵێن ئیران کۆنترا فڕۆکەی مەدەنی باڵ باری هەڵەگرت هێنا شەحن چەکی تیا بوو بۆ ئێران موشکی فڕۆکەی مەدەنی بەڵێ ئەی هێنا ئەم فڕۆکەیە لە سنووری عێراق تورکیا بە سێگۆشەی عێراق تورکیا بۆ ئەوەی خەتەکە کورد کاتەوە بە ئازربایجانە ڕەتە بوو بۆی دابەزێ لە ئێرانە ئازربایجان ئەو کاتە یەکەتی سۆڤێت بوو باڵێ چونکە ئازربایجان لە 1991 سەر بەخۆی وەرگرت ئەمە باسی هەشتاکانەکەین فڕۆکەیەکی سۆڤێتی هەڵسا لە جۆری سیخۆی 15 باش هەڵسا ڕێگر بوو لەم فڕۆکەیە کە هاتووەتە ئەو سنوورەوە لەو ئاسمانە بەبێ ئزم ئەمە چەند عملیاتێکی کرد بوو ئاوها هات ڕێگری لێ کرد داوای لە فڕۆکەوانەکە کرد کە دابەزێ لە باکۆیان لە هەر فڕۆکەخانەیەک فڕۆکەوانەکەی ئەوەی بارهەڵگرەکە وەڵامی نەدایەوە دووبارەی لێ کرد و هەر وەڵامی نەدایەوە سێبارەی لێ کرد و هەر بە قسەی نەکرد وەڵامی نەدایەوە سیخۆکە کەوتە پشتی پڕە لە چەک وەڵامی چی ئەوێ لی داتەوە بە قسەی ناکە ئەبێ لی داتن زۆر فڕۆکەشاوە کەوتە خوارەوە یعنی کە بە قسەی فڕۆکەی جەنگی نەکەی دێتە داتن کەوتە پشتی لێیدا لە کاتی موشک تێگەردن موشکەکەی ئیشی نەکرد دۆشکەشی تیانە سی خۆی 15 مەجبور هەر بە دوای کەوت ئاخیری چووە بنیەوە سیخۆکە چووە بنی سیخۆکە چووە بنیەوە بڵێ موازنی پشتەوەی ئەو باڵە بچووکەی کە لە پشت تارەکەیە لای دەفەکەی ئالەوێت چووە بن ئەوە ڕێک چووە بنیەوە و بەرز بەوە بۆی شکاند ئەوتە خوارەکەی خستە خوارەوە فڕۆکەکەی خستە خوارەوە و سێ کەسی تیا بوون مردن سیخۆکەش زەرەری زۆر پێگەیی نەیتوانی بگەڕێتەوە فڕۆکەوانەکە ناوی ڤالانتین باش کۆلیباین بەڵەیەکی ڤالانتین کۆلیباین فڕۆکەوانە ڕووسیەکە چی لێ هاتەوە خۆی فرێدا بە پەرەشوت بە کورسەکەی دەرچوو ئەو نەجاتی بوو لەوێ کەشف بوو کە چەکەکانی ئیسرائیل بۆ ئێرانە ڕوەتن ئەو چەکانە ئیسرائیلی بوون یا چەکەکان نەخێر ئەوەی ئێران کۆنترا ئەوە کەشف بوو کە ئیسرائیلی بوو بەڵام لیبیاش ئەوە هەموو چیرۆکیەوە بزانم لیبیا چۆن بە فڕۆکەی نەفرەڵگرت ویستێتی چەک بگوازێتەوە بۆ ئێران باڵێ گواستیەوە موشکی سکۆتی بۆ گواستەوە کە لیبیا ئەو کاتە هەیبوو وە سووریاش بۆی گواستەوە